یەک لەسەر چواری دانیشتوانی ئێران دۆسیەی قەزاییان هەیە. مهدی باقری نێونەری شارەکانی زەنجان و تارم لە مەجلسی شۆڕای ئیسلامی وێڕای ئاماژە بە کردداری دەسەڵاتی دادوەری و دادگستەری وتوێتی هەموو ساڵێک نزیکەی 20 میلیۆن دۆسیە لە دەستگای دادوەریدا پێڕاگەشتنیان بۆ دەکرێت کە گەورەترین گرفتیان دەگەڕێتەوە بۆ بەرپرسان و بەستێنی ئەم ناکۆکی و شکایەتانە ئەوان دەیڕەخسێنن. بۆ نمونە لە دۆسیەی ڕووداوەکانی هاتوچۆدا کێشەی هەرە بەرچاو دەگەڕێتەوە بۆ لە خوارەوەبوونی ئاستی چۆنایەتی ئۆتۆمۆبیلەکان و بارودۆخی خراپی ڕێگاوبانەکان. چەند ساڵ لەمەبەر کاتێک کە ڕێژەی دانیشتوانی ئێران 7 میلیۆن کەس بوو، عەباس عەلی عەلیزادە جێگیری ئیداری و ماڵی دەسەڵاتی دادوەری ئێران وتبووی لە ئێران لەگەڵ ئەوەدا کە ڕێژەی دانیشتوان 7 میلیۆن کەسە لە ساڵدا نزیکەی 9 میلیۆن دۆسیە بوونی هەیە. بەواتایەکی تر بە شێوەیەکی مامناوەند 1 لەسەر 8 دانیشتوانی ئێران دۆسیەی دادوەریان هەیە. ئێستا و پاشماوەیەکی کورد سەرەڕای ئەوەی کە 15 میلیۆن کەس بە ڕێژەی دانیشتوانی ئێران زیادی کردووە، هەر لەو ماوەیەدا ژمارەی پێڕاگەیشتن بە دۆسیەکان لە دەسەڵاتی دادوەریدا لە 9 میلیۆنەوە گەیشتۆتە 20 میلیۆن لە ساڵێکدا، واتە 1 دۆسیە بۆ نزیکەی هەر 4 کەس لە 1 ساڵدا. سیستمی دادوەری کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لە گەندەڵترین و ناسەربەخۆترین سیستەمەکانی دادوەری لە جیهاندا. دانانی ئاخوندەکان لە لووتکەی ئەو دەسەڵاتە و بە ئیسلامیکردنی یاساکان، ئاوەڵەکردنی دەستی مەئمورانی لێپرسینەوە و ئەشکەنجەگەران لە دیاریکردنی سزا بەسەر زیندانیان و دژبەرانی سیاسی، شاردنەوەی گەندەڵی بەربڵاوی بەرپرسانی سوپا و ئاغازادەکان، توندوتیژی و ئەشکەنجە لە ناو زیندانەکان و دەرکردنی حکمی مردن بۆ دژبەرانی سیاسی و زیندانیانی ئاسایی تەنیا گۆشەیەکی بچووکن لەم سیستمە گەندەڵ و سەرکوتگەرەی دەسەڵاتی دادوەری لە ڕژیمی ئیسلامیدا. دەستگای دادوەری حکوومەتی ئیسلامی ئاوێنەی باڵانوێنی حکوومەتێکە کە دوژمنایەتیەکی لە ئاشتی نەهاتووی لەگەڵ ئازادی و مافە سەرەتاییەکانی مرۆڤ هەیە. لەم دەستگایەدا ژمارەیەک مرۆڤکوژ بە ناوی دادوەر لە لووتکەی دادگاکاندا دانراون. لەم سیستمە دادوەریەدا ستەم و هەڵاواردن لە دژی ژنان، کەمینە ئاینی و نەتەوەییەکان و جیاوازبیران بە شێوەیەکی یاسایی بەڕێوە دەچێت و لە دادگا نەهێنی و داخراوەکاندا و بەبێ بوونی پارێزەر زیندانیان ئەشکەنجە دەدرێن و بە ئیعدام و زیندانیکردنی درێژماوە محکوم دەکرێن. گەندەڵی لە دام و دەستگای دادوەری ڕژیمدا تەنیا لە دزیکردن، بەرتیل وەرگرتن، واتە لە گەندەڵی ماڵیدا کە ئەم لایەنەی لەم دوایینەدا زۆرتر بەرجەستە بۆتەوە خۆی نابینێتەوە. ئەو بەڵایی کە دەستگای دادوەری ڕژیم لە ماوەی 4 دەهەی ڕابردوودا بەسەر ئەم خەڵکەی هێناوە، گەلێک لە دزی و تاڵانە میلیاردیەکان کارەساتبارترە. لەم نیزامە مەسحەبیەدا ئەوە تەنیا زیندانیانی سیاسی نین کە دەکەونە بەر ئەشکەنجە و ئازاری وەحشیانە، بەڵکو هەڵسو کەوتی دەسەڵاتی دادوەری ڕژیم لەگەڵ زیندانیانی ئاساییش هەر بەم چەشنەیە. ئەو حکمانەی کە لە بێدادگاکانی سەر بە دەسەڵاتی دادوەریدا دەردەکرێن، نەتەنیا سەبارەت بە زیندانیانی سیاسی کە پێشینەکەی بۆ هەموو کەس ناسراوە، بەڵکو تەنانەت سەبارەت بە زیندانیانی ئاساییش لەسەر بنەمای هەڕەشە، ترساندن، ئەشکەنجە و دامپێدانانی زۆرم لێ و دوور لە ڕاستین. کەم نین ئەو مرۆڤە بێتاوانانەی کە بە تۆمەتی هەستان بە تاوانێکی ئاسایی لە سێدارە دراون ویان بەشێکی زۆر لە تەمەنیان لە گۆشەی زیندانەکاندا بە فیڕۆچووە. لەم سیستمەدا ئافتاو دزەکان دەگرن و دزیە گەورە میلیاردیەکان دەشارنەوە. لەم سیستمەدا وردەفرۆشانی ماددە هۆشبەرەکان سزا دەدرێن. بەڵام ئەو کەسانەی کە فرۆشیارانی سەرەکی ئەم ماددەیەن یان خۆیان لە بەرپرسانی باڵان یان ئەوەی کە لەگەڵ بەرپرسە باڵاکانی وڵات شەریک و هاوپیاڵن. لەم سیستمە دادوەریەدا ئەو ژنە ڕۆژڕەش و بەشمەینەتانەی کە لە سایەی زیانە کۆمەڵایەتیەکان و بێبەشی ئابووریدا ناچار بە لەشفرۆشی بوون دەکەونە بەر ئەزیەت و ئازار و سوکایەتی پێکردن و زیندانی دەکرن، بەڵام خاوەن عەیاشخانەکانی تایبەت بە دەوڵەمەندەکان ئازاد دەکرێت. لەم سیستمەدا قاچاقچیانی مرۆڤ کە سەریان لە ئاخوری دەسەڵاتدایە، کچانی تازەلاو بەرەو کۆیلایەتی جنسی لە شێخ نشینەکان پاڵ پێوە دەنێن و لە لایەکی ترەوە
دادگاکانی دەسەڵاتی دادوەری ئێران ژنانی بێحجاب محاکمە دەکەن و تیمە تایبەتەکانیان ئازادیە تاکە کەسیەکانی خەڵک لە ژێر ناوی پارێزگاری لە ئەخلاقی ئیسلامی پێشێل دەکەن. ئەو یاسا دژی ژنانەی کە نیوەی تاکەکانی ئەم کۆمەڵگایی لە مافی سەرەتایی تاکە کەسی کۆمەڵایەتی ئابووری و بنەماڵەیی خۆیان بێبەش کردووە هەر لەم دەستگای دادوەریەدا دەردەچن. بەڵام کارەساتەکە لەوەش واوەترە. ئەگەر وای دابنین کە هیچ دزی و تاڵان و بڕێوێکیش لە ئارادا نەبووە، دیسانەوەش ئێمە لەگەڵ یەکێک لە مەترسیدارترین سیستمە دادوەریەکانی مێژوو بەرەوڕووین. دەستگای دادوەری ئێران هەروەک تەواوی دامەزراوە حکومیەکانی تر لە ژێر دەسەڵاتی حکوومەتێکی ئاینیدا بەڕێوە دەچێت. سیستمی دادوەری ئەمڕۆکەی ئێران لەسەر بنەمای دژی مرۆڤانەترین و کۆنەپەرستترین یاسا بەجێماوەکانی سەردەمی کۆن لە نیمچە دوورگەی عەرەبستان و دادگا سەدە ناوڕاستیەکانی ئوروپا بەڕێوە دەچێت. لەم سیستمە کۆنەپەرستانەیەدا ژن مافی دادوەری نییە و لە سەرجەم خۆناغەکانی محاکەمەدا وەک نیوەی پیاو دادەنرێت. پیاو دەسەڵاتی بێ ئەملاو ئەولای بەسەر گیان و جەستەی ژندا هەیە. یاساکانی قەساس سەنگسار، ئازار و شەلاق لێدان لە پێشچاوی خەڵک لە زمرەی ئامرازەکانی ئەم دامەزراوە دژی خەڵکیان کە سەرجەمیان بە گوێرەی ڕاستپاردا ئاسمانیەکان بەکردەوە دەدێن. بە گوێرەی ئەم سیستمە ئەشکەنجەدانی زیندانی لە ژێر ناوی تەعزیر یان سزادان دەرگاکانی بەهەشت بەڕووی ئەشکەنجەگەراندا دەکاتەوە. دەستڕێژی بۆ سەر کچان بەر لە ئیعدام سەوابی ئاخرەتە. ڕیشەی گەندەڵی لەم بەناو عەداڵەتخانە ئیسلامیەدا هەموو پێک هاتەکانی ئەم ڕژیمەی تەنیوە. بۆنی پیسی گەندەڵی لەم ڕژیمێدا بە جۆرێک تەشەنەی سندووە کە تەنیا بەلافاوی شۆڕشێکی کۆمەڵایەتی لەناو دەچێت.